بەهۆی کۆرۆناوە بەشێک لە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بایکۆتی تاقیکردنەوەکانیان کرد. سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند هێرشەکەی سەر هەولێر کردەوەیەکی تیرۆریستیە و بە توندی سەرکۆنەی دەکەن. دادگای کەرکووک فەرمانی خۆڕادەستکردنی بۆ پارێزگاری شارەکە دەرکرد. سڵاوتان لەبێت، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. بەشێک لە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بایکۆتی تاقیکردنەوەکانیان کرد و داوا دەکەن بۆیان بکرێتە ئارەزومەندانە. لە ڕاگەیەنراوێکدا بەشێک لە خوێندکارانی بەشە جیاوازەکانی ئێوارانی زانکۆی هەڵەبجە ئاماژەیان بۆ ئەوە کردووە لە ڕۆنگەی دڵسۆزیان بۆ مامۆستایان و خوێندکارانی زانکۆ لە هەبوونی چەندین حاڵەتی کۆرۆنا لە ناو خوێندکاراندا ئاگاداریان کردنەوە، بەڵام لەلایەن زانکۆی هەڵەبجەوە داواکاریەکەیان بەرپەرج دراوەتەوە. ئاماژەیان بۆ وەش کردووە بۆ حاڵەتێکی نەخوازرا و سەرۆکایەتی زانکۆ و ڕاگری ئێواران بەرپرسیارن. ئەو خوێندکارانە داواشیان کردووە لانیکان بڕیاری ئارەزومەندانە بدەن بۆ تاقیکردنەوەکانی کۆرسی دووەم. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە زۆرینەی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان داخراون. سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاند هێرشەکەی سەر هەولێر کردەوەیەکی تیرۆریستیە و بە توندی سەرکۆنەی دەکەن. لە پەیامێکیدا کە ئەمڕۆ بە بۆنەی هێرشەکەی سەر هەولێرەوە بڵاوی کردەوە، بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاند بە ئامانجگرتنی ئاسایشی هاوڵاتیان و ڕێگریکردن لە هەوڵە نیشتیمانیەکان بۆ پاراستنی ئارامی و سەروەری وڵات بە توندی سەرکۆنە دەکەن. سەرۆک کۆمار بە پێویستیشی زانیوە تواناکان یەک بخرێن با ئاراستەی پشتیوانی لە هێزە ئەمنیەکان تاوەکو سەروەری یاسا بسەپێن و هاوڵاتیان بپارێزن و تیرۆر و دەرچوان لە یاسا ڕیشەکێش بکەن. شەوی ڕابردوو لە ڕێگەی درۆنی کراوەوە هێرش کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە بەشێک لە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکای لێیە. پارێزگاری کەرکووک و ژمارەیەک بەرپرسی ئەو شارە فەرمانی خۆڕادەستکردنیان بۆ دەرچوو. میدیا عێراقیەکان بڵاویان کردەوە دەسەڵاتی دادوەری کەرکووک بە تۆمەتی بەهەدەردان و زیانگەیاندن بە داهاتی گشتی فەرمانی خۆڕادەستکردنی بۆ هەر یەک لە ڕاکانجبووری پارێزگاری بە وەکالەت و سەدام حوسێن بەڕێوەبەری بەشی پلاندانانی گشتی پارێزگای کەرکووک و فاتمە حەیدەر بەڕێوەبەری بەشی ئەندازیاری و ژمارەیەک بەرپرسی دیکە دەرکردووە. فەرمانەکە بە گوێرەی مادەی 230 لە یاسای سزادانی عێراقیە و لە حاڵەتی ساغبوونەوەی تۆمەتەکە بەسەریاندا سزای زیندانیکردن بۆ ماوەی 7 ساڵ بۆ ئەو بەرپرسانە دەردەکرێت. هاوسەرۆکی کۆما جوواکیان کوردستان ڕایگەیاند پەکەکە لەگەڵ ئەمریکیەکان کۆبوونەتەوە. جەمیل بایگ لە میانی چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا باز لە ئاڵوگۆڕی نامەی ناڕاستەوخۆی پەکەکە لەگەڵ ئەمریکا دەکات و وتوێتی هەندێک لە یەکەکانی پەکەکە چەند کۆبوونەوەیەکیان لەگەڵ هێزەکانی ئەمریکا ئەنجام داوە. هاوسەرۆکی کەجەکە وردەکاری کۆبوونەوەی پەکەکەی لەگەڵ ئەمریکا ئاشکرا نەکردووە و تەنیا وتوویەتی دەمانەوێت پەیوەندی دۆستانەمان لەگەڵیان هەبێت. هەر لەو چاوپێکەوتنەدا بایگ ڕەتی کردوتەوە پەکەکە پەیوەندی بە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەوە هەبێت، بەڵام نایشارێتەوە بەشێک لە شەڕەڤانانی هەسەدا پێشتر گەریلای پەکەکە بوون. جێگیری سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند لە بەرامبەر هێرشەکەی سەر بنکەی سەربازی وڵاتەکەی لە باشیک بێدەنگ نابن. فوئاد ئۆکتای جێگیری سەرۆک کۆماری تورکیا لە بەرامبەر هێرشەکانی شەوی ڕابردووی سەر بنکە سەربازەکەی وڵاتەکەی لە باشیک پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەم پەلامارە ناپاکانەیە بێوەڵام نابێت و وەڵامێکی هاوشێوەی دەدرێتەوە. شەوی ڕابردوو هاوکار لەگەڵ هێرشکردنە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چەند موشکێک ئاراستەی بنکەی سەربازی تورکیا و حەشدی وەتەنی لە باشیک کرا کە بەهۆیەوە سەربازێکی تورکیا کوژرا. شاد بن.